زانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە میرەبان، ئایزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لاڵقێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆشەویستانم، ئەمەوێ لێستە و پێتان ڕابگەنم ئەم هەفتەیە هەفتەیەکی یەکجار تایبەتمەندە، هەفتەیەکی یەکجار ناوازەیە کە چاوەڕێی چەندین شتی لە بواری تۆپی پێیا لێ دەکرێت. لەسەر ئاستی خولەکان ڕکابەرەکان تەواو تونگ بوو نەتوانێت، ڕکابەری پێشەنگ هەیە، ڕکابەری پلەکانی چامپیۆنز لیگ هەیە بۆ سەرجەم خولەکانم بارودۆخە، ڕکابەری یانی دابەزی ئەوە یانانی کە ڕکابەری مانە و دابەزین دەکەن ڕکابەرەکان ئێستا گەیشتۆتە لووتکە. وە لە خولی کوردستان سبەی ئەگەری دیاریکردیاربوونی پاڵەوان هەیە هەر لە مەفتەیەدا. لە هەمان کاتا چامپیۆنز لیگ تیپەکانی قۆناغی چوارگۆشەی زێڕین هەر لە مەفتەیەدا بە دیار دەکەون و هەر سەرجەمیارەکانی چارێکی کۆتایی ئەنجامە درێت. بە هەمان شێوە لە ئۆرۆلیگیش تیپەکانی چوارگۆشەی زێڕین بە دیارەکەون و سەرجەمیارەکان ئەنجام دەدرێت. دواتە هەمووان چاوەڕێن، هەمووان بە تامەزرۆیی و بینەر دەبین بۆ ئەوەی کە هەفتەیەکی ناوازە لە تۆپی پێیا لە مانگی ڕەمەزانەدا بەڕێ بکەین کە بێگومان چێژێکی تایبەتیمان پێدەبخشێ و ڕکابەرەکان ڕکابەری لووتکە و بەهێز دەبن. سەرەتا دەمەوێت بەوەی کاریەوەی کە ڕۆژێنی بەرنامەکەمان نەبووە، ئەمەوێت باسێک لە ڕۆژی پێنجشەمە بە تایبەتی ژیارەکانی ئۆرۆلیگ بکەم کە زیاتر یاریەکان یاری یەکسانی بوون. بەرشلۆنە یەکسان بوونی تۆمار کرد، ئەتلانتا و لایپزیگ یەکسان بوون، لیۆن و وێستهام یەکسان بوون، ئەوەی کە تەنها براوە بوو یانی سپۆرتی براگا بوو. بە تایبەتی ئەگەر وەستام بکەین لەسەر یاری بەرشۆنە وەکو ئەوەی کە لە یاری خولی ئیسپانیش بەرامبەر بە ئیشپیلیە تووشی هاو تیپەکە نەیتوانی ئاستی خۆی پێشکەش بکات. ڕاستە چاوی بە گۆڕانکاری پێکردنی دێمبڵی بە تایبەت توانی تا ڕادێک جڵەوی بەرشلۆنە بیاتەوە بە سەر یاریگا، چونکە بیرمان نەچێ لە جێم یەکەمدا فرانکفۆرت زۆر باشتر لە بەرشلۆنە دەرکەوت. فرانکفۆرت ئەو تیپە بوو کە تەکتیکی خۆی سەپان بەسەر شێواز یاریکردنی چاوی بەرشەلۆنەیە. فرانکفۆرت ئەو تیپە بوو کە مەترسی لەسەر گۆڵی بەرشلۆنە دروست کرد بوو تا بەرشلۆنە لەسەر گۆڵی فرانکفۆرت دروستیکە. واریدە بۆ هەر تیپێکە لە ماوەیە کاتوشیەم بارودۆخانە بێ، بە تایبەتی بۆ یانەی وەکو بەرشلۆنە کەوکو ئاماژەمان پێکرد بوو ئێمە یاریزانەکانی پاژیاری هەڵبژاردەکان کە گەڕاو نەتوانێت هێشتا ئەم تیپە تەوازنی وەرنەگرتوێتەوە بە ڕیتمی خۆی یاری بکە، بەڵام ئەنجامی یەکسانبوون دەستکەوتێکی گرنگ بوو بۆ چاوی. بە تایبەتی ئەو شۆکەی کە تووشیە و بەو شێوازی یاریکردنەی کە فرانکفۆرت پێڕەوی کرد بەرامبەری ئەو هێرشە بەردەوامی کە کردیە سەری، ئەنجامی یەکسانبوون سەرکەوتن بوو بۆ بەرشلۆنە، چونکە بەرشلۆنە توانای قەرەبووکردنەوەی هەیە لە یاریگای کامنوو بە هەموو بارودۆخێک ئەنجامەکان قەرەبوو بکاتەوانێ. یارەکانی دیکە بۆیە قسەی وای لەسەر، ینی من ڕۆژی چوارشەمە پێم وتن پێنجشەمە
وتم ئەگەر یاریێکی بەچێشتان بێ ئەگەر یاریێکی تایبەتمەندتان بێ بینەری یاری ئەتلانتا و لایپزیگ بن کە بەڕاستی یەکێک بوو لە بەچێشترین یاریەکان یەکێک بوو لە بێسترین یاریەکان یاریەکی بێوەستان بوو یاریەکی بێتۆپ لە دەستدان بوو یاریێکی بێ خۆتە ئەخیرکردنی یاریزانانی کۆمەڵک خەسڵەت و تایبەتمەندیە بۆ میاریە کە لەکەم یاریتریا هەبوو کە لە کۆتاییدا ئەنجامەکەی یەکسان بوون بوو بێگومان پێنجشەمەی داهاتوو چاوەڕێ دەکرێت دیاری نێو بەرگامۆش بە هەمان شێوە یاری لوتکە بێت دیاری وێستا ملیۆنیش بە عینشت ئەوەی کە دەمەوێت ئەمڕۆ قسەی لەسەر بکەم بە تایبەت یارەکانی ئەمڕۆی پرێمەر لیگ یارەکانی ئەمڕۆی خولی لیگەی ئیسپانیا و هەروەها یاریەکانی ئەمڕۆی خولیانەکانی ئیتالیا وەسپەیش بە تایبەت قسە لەسەر ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و یانەی لێڤەرپوڵ دەکەین گەراوکارانم هاوکاری بکەن بەوەی کە گرافیکی یەکەم کە تایبەتە بەیاری نێوان یارەکانی هەفتەی 32 پرێمەر لیگ گرافیکی پێشتر بەڵێ ئەمڕۆ یارەکانی هەفتەیەکی نوێی پرێمەر لیگ بەردەوامی دەبێت بیرمان نەچێت شەوی ڕابردوو بە یارینەوان نیوکاسڵ و وەڵڤەرهامپتۆن یارەکان دەستی پێکرد کە تێیدا نیوکاسڵ بە گۆڵێکی چری سووت سەرکەوتنی تۆمان کرد وام سەرکەوتنەش دەرفەتیەوەی داوەتە نیوکاسڵ کە بە ڕێژەیەکی زۆر مانەوەی لە خولەکەدا مسۆگەر کرد من هەر لێرەوە لەسەر یارەکان شیکردنەوەکانمان دەکەین و ئامانجی تیپەکان لە یارەکاندا دەخەینە ڕوو لە یەکەم یاریدا یاری ئەمڕۆ کە دووەم یاری هەفتەکەیە یانەی ئێڤەرتۆن لەسەر یاریگای گۆدیسۆن پارک بە ڕانەراتی فرانک لامپارد میوانداری لە یانەی مانچستەر یونایتدی ڕاڵف ڕانجنیک دەکات بارودۆخی ئەم یاریە جگەلەوەی کە ئێڤەرتۆن یەکێکە لە یانە ئاسمام ناوەندەکانی ئینگلتەرا یانی ئەگەر لە دوای بیگ فۆری ئینگلتەراوە یاخود باس بکرێت بۆ لە دوای ئەرسناڵەوە بە حکمەوەی کە ئێستا یانەکانی تۆتنام و ئەرسناڵ ینی لە ڕکابەرێکی توندان بیگ فۆر ئینگلتەرا گۆڕانکاری بەسەرداهاتووە یانی ئەتوانین بڵێن ئێڤەرتۆن وەکو حوتەم وەشتەم یانەی بەهێزی ئینگلتەرا ناوی دێنێ بەڵام بارودۆخی ئەمساڵ ئێڤەرتۆن لە پاش ڕۆشتنی کارلۆ ئەنچیلۆتی لە پاش هاتنی ڕافال بنیتیز بارودۆخێکی نەخوازرا بوو ئێڤەرتۆن بە دۆخێکی سەختدا گوزەری کرد کە ئەمە وای کرد ئێڤەرتۆن ڕوبەڕووی ماستەنگیانێ بێت و ئێستا ئێڤەرتۆن شەڕی مانەوە لە پرێمەر لیگ دەکات دواتە ئامانجی ئێڤەرتۆن وەرزی ڕابردوێمە بیرمان نەچێ ئێڤەرتۆن یەکێک بوو لەو تیپانەی کە شەڕی گەیشتنیە کرد بە یۆرۆلیگ یاخود کۆنفرانس لیگ بەڵام لە مۆرزەدا ئێڤەرتۆن لەگەڵ ڕافال بنیتز ئەنجامەکانی هێندە نەخوازەوە و پاژاتنی لامپاردیش تەنها گۆڕانکاریی بچووک لە شێواز یاریکردنی تیپەکەدا کراوە ناوەکو ئەنجامەکانی لامپاردیش هاوشێوەی ڕافال بنیتزن وەکو پێویست نییە بۆیە ئێڤەرتۆن کەوتۆتە ناوچەی مەترسی ئەوەی کە داوەزین لەسەر دوزوە بە تایبەتی شکستی یاری ڕۆژی چوارشەمەی بەرامبەر بە بێرنلی کە ئەمە وای کرد جیاوازی خاڵەکانی لەگەڵ ئەو تیپەیە بۆیە خاڵکەم بێتەوە و لە هەر ئەگەری شکست یاخود یەکسانێکی تری ئێڤەرتۆن و بردنەوەی بێرنلی ئێڤەرتۆن ڕاستەوخۆ دەچێتە نێو ناوچەی خەتەرەوە کامەش کێشە بۆ تیپەکەی ناوشاری لێڤەرپوڵ دروست دەکات دەمە بیرمان نەچێ ئێڤەرتۆنیشێکە لە تیپە تایبەتمەندەکانی شاری لێڤەرپوڵ کە دەربی مەرسیسایدێکی ناوازەی هەیە لەگەڵانی لێڤەرپوڵە بەڵام بارودۆخی ئەمساڵ ئێڤەرتۆن تەواو جیاوازە وەکو تیم ئێڤەرتۆن لەگەڵ لامپاردا وەکو ئاماژەم پێکرد تا ڕادێک ئاستی هونەری تیپەکە بەرەو پێشچۆ بەڵام ئەمە ئەوە نییە کە ئێڤەرتۆن بە ئامانجەکانی بگات لە یاری بێرنلیە دوو گۆڵی کردووە هەردوو گۆڵەکە لێدانی سزا بوو واتە لامپارد یاری سەرکەوتوو بە تیپەکەی دەکا بەڵام ئامانجەکەی ناپێچێکە گۆڵکردنە زۆر گرنگە لەوەی کە ڕانەری خاوەن تەکتی یاخ ڕانەری خاوەن پلان بتوانێت کۆتایی تیپەکە یاخود کۆتایی بناغی یەرشەکەی بە گۆڵکردن کۆتایی بێ بەڵام تا ئێستا لامپارد بە ڕێژەیەکی بەرچاو نەیتوانیەوە بکە ئەم یاریە گرنگێکی زۆریە بۆ ئێڤەرتۆن کە سەرکەوتنی تێدا تۆمارکە بە پێچەوانەوە هەرشکز یاخود یەکسانیەک و سەرکەوتنی بێرنلی لە یاریە مەفتەی ئێڤەرتۆن ئەکسەر دەکەوتە ناوچەی سووری دابەزینەوە لە کاتێکدا ڕوبەڕووی کێ دەبێتەوە سەرکەوتنەکەی بەرامبەر کێ دەبێ بەرامبەر مانچستەر یونایتددا کە مانچستەر یونایتدیش بە هەمان بارودۆخ لە هەمان بارودۆخی نەخوازراوی خۆیەتی بەڵام بارودۆخی نەخوازراوی مانچستەر یونایتد بۆ نەگەیشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو مانچستەر یاریکی لە ڕکابەرەکانی زیاتر کردووە و سێ خاڵیش لە دوای ڕکابەرەکانێتی کەوابێ مانچستەر یونایتد هەموو یاریەکانی پرێمەر لیگی بووە بە یاری کۆتایی ئەگەر مانچستەر یونایتد بیەوێت بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکە
بە دڵنیایی دەبێت لە سەر جەمیارەکانی داهاتوودا سەرکەوتن تۆمار بکات بە پێچەوانەوە هەتا ئەنجامەکانی سەرکەوتن لە بە مانچستەر یونایتد هەڕەشەی بەشداری نەکردنی چامپیۆنز لیگی بۆ وەرزی داهاتوو زیاتر دەکەوێتەوە سەر بۆیە بارودۆخی ڕاڵفڕانجنیک و مانچستەر یونایتدیش بە هەمان بارودۆخی نەخوازرای ئێڤەرتۆنە چونکە ئێمە بیرمان نەچێ مانچستەر یونایتد تیپێکە کە دەبێت بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و هاندەرانی دەبێت بگەنە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و وەرزی داهاتوو لە چامپیۆنز لیگا بەشداری بکەن بەڵام ئەرکیان زۆر زەحمەتە لەبەرە هەموو یارەکان بۆ یاری کۆتاییە. دووەم یاری ئارسناڵ و برایتۆنە. ئارسنال پاشکستی یاری ڕابردووی بەرامبەر بە کریستال پالاس بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆشی لەگەڵ تۆتنهام هۆتسپێر ماوە کە ئێستا پلەی چوارەمی لێگرتووە کە ئەمە ئارسنال یاریە کەمتری ئەنجام داوە تا چاو دوو ڕکابەرەکەی کە تۆتنهام و ینی مانچستەر یونایتددا. ئارسنال و تیپەکەی ئارتێتا پاش یاریگەڕانەوەی هەڵبژاردەکان بە هەمان شێوە لە یەکەم یاری شۆک بوون لە دێربیەکی لەندەن بەرامبەر بە کریستال پالاس بە 3 گۆڵ شکستیان خوارد. شۆکاتنێک بۆ تیپەکەی ئارتێتا لە یاریەکە واقعە و دەبێت پێ ڕازی بن بەڵام بێگومان ئارتێتا دەبێت بەرهەمی ئەو ڕەنج و ماندووبوونەی و ئەو تیمە باشەی کە ڕێکی خستە و شێوازیاریکردنەی پێڕەویەکە بۆ بێ کە لە کۆتاییدا تیپەکەی بگاتە چامپیۆنز لیگ بەڵام ڕکابەری ئەم جارەی ئارتێتا ڕکابەرێکی ناوازەیە لە شێوازی تەکنیک و تەکتیکا کەویش گراهام پۆتەری ڕانەری برایتۆنە ئەگەرچی برایتۆن لەم چەند یارەی ڕابردوو ئاستی وەک پێویست نییە و ئەنجامەکانیشی تا ڕادەیەکی زۆر خراپن بەڵام دایم گراهام پۆتەر بەرامبەر تیپە تەکتیکیەکان بەرامبەر ڕایەنەرە تەکتیکیەکان بە ئاستێکی ناوازەوە دەرکەوتووە یعنی تیپەکەی بە شێوەیەکی باش ئامادە کردووە وەک لەوەی کە ڕوبەڕووی تیپەکانی تر بۆ تەوانێت بە شێوازی نەخوازرانی ئەو یاریان کردووە بۆیە ئەرسناڵیش هەمووڵی بۆ سەرکەوتنە. ساوسامتۆن و چێلسی یاری کێوتۆ گرنگ نییە چێلسی پێویستی بە ئامادەکاریە بۆ یاری نێوان ڕیال مەدرید و چێلسی لە یاریگەڕانەوە تاوەی هەوڵی خۆی بدا لە یاریگەڕانەوەدا پرێمەر لیگ بۆی چێلسی تا ڕادەیەکی زۆر بێکێشەترین یانەیە لە خولەکەدا لەبەرین لە ڕکابەری بردنەوەی نازناوەکەیە و بەپی پێویستی خۆی یارەکانی بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ ناڵێم هەموو یارەکان دۆڕێنێ بەڵام بۆ نمونە شکست و سەرکەوتن یەکسانی و سەرکەوتن کۆتایی پێبێنێ یەکێک دەبێت لەو تیپانەی کە بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو دەکات. یەکێکی تر لە تایبەتمەندترین یاریەکان ڕوبەڕووبوونەوەی واتفۆرد و لیدز یونایتدە. تایبەتمەندی ئەم یاریە لە ڕکابەری لووتکەی لە ڕکابەریەکە لەوەدایە کە لە ناوچەی دابەزین ئەم دوو تیپە ڕکابەری دەکەن. یانەی واتفۆرد 22 خاڵیە لە پلەی 19ەمە بۆ مانەوەی هەموو یارەکانی بۆ بەیاری کۆتایی بۆ مانەوەی ئەو حەوت یاری کەمەوەتی لە پرێمەر لیگ هەر حەوتی یاری کۆتاییە بۆ واتفۆرد کە بتوانێت ئەم حاڵەتە ئەنجامدات پێشتر واتفۆرد ئەوەی کردووە. پێشتر واتفۆرد هەر لە پرێمەر لیگ ئەم کارەی ئەنجام داوە کە لافتەکانی کۆتاییە خۆی لە ناوچەی دابەزین ڕزگار کردو. بۆیە ئێستا ئەمە یەکەم هەنگاوی واتفۆردە. لە یەکەم هەنگاویە گەر واتفۆرد سەرکەوتوو بێەوە گەرێکی زۆر ڕێک دەخات بۆ هێشتنەوەی مانەوەی پێوەستە بارەکانی داهاتووشیاڵێ بەڵام ئەمە یەکەم ڕێگەی مانەوەیەتی بۆ ڕوبەڕووی یانەی لیدز یونایتد دەبێتەوانێ کە لیدز یونایتد لە مۆرزە 30 خاڵی هەیە واتە جیاوازی واتفۆرد و لیدز یونایتد تەنها 8 خاڵە و لیدز پلەی 16ەمی گرتووە. ئەگەر واتفۆرد مانەوەی بوێ دەبێت سەرکەوتن بەسەر لیدز یونایتددا تۆمار بکات. بە پێچەوانەوە شکستی واتفۆرد لەم یاریەدا ڕێژەی دابەزینی لە پرێمەر لیگ بە ڕێژەی لە 170 زیاد دەکات. لەبەرەوەی یەکێک لەو ڕکابەرانەی کە هیوای پێیەتی لێ نزیک بێتەوە بۆی کە بیخاتە ناوچەی سووری دابەزین و خۆی لێ دوورکەوێتەوە یانی لیدز یونایتدە. کاتێک بەرامبەر لیدز شکست بێنێ ئەوە لیدز ئەو تیپەیە کە واتفۆرد بەجێ دێڵە و خۆی دەچێتە ڕکابەریمانەوە بۆیە یاریی زۆر تایبەتمەندە. کۆتاییەری ئەم شەوی پرێمەر لیگیش ئەستۆن ڤیلا و تۆتنهامە. ئەستۆن ڤیلا تیپێکی بێئامانجە لە مۆرزەی پرێمەر لیگاوی جا ئامانجێکی نەماوە بۆی هەوڵ بدا ئەوەی کە گرنگ بوو بۆ جێرارد و تیپەکەیەوە بوو کە ئەستۆن ڤیلایان لە ناوچەکانی دوای ڕیزبەندی بەرەو ناوەڕاست ڕزگار کرد بەڵام ئەم جارش ئەستۆن ڤیلا ئێستا ئەنجامەکانی وەکو پێویست نییە لە بەرامبەردا ڕکابەری تۆتنهام و تیپەکەی ئەنتۆنیۆ کۆنتی دەکات کە کۆنتیش لەگەڵ مانچستەر یونایتد و ئارسنال ڕکابەری دەکات یاریەکان و ئەنجامەکانی پەیوەستە بە ئەنجامەکانی ئەوانەوە سەرکەوتنەکانی تۆتنهام یەکجار گرنگە بۆی کە لە ڕکابەریکردن بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەردەوام بێت.
دەچمە گرافیکی دواتر سەبارەت بە ئیسپانیا با بزانم ئەگەر کۆمنتێک هاتبێت سەبارەت بە یاریەکانی پرێمەر لیگ. کاک مەریوان دەپرسێت سڵاو کاک محەممەد ڕاستە و ڕاهێنەرە تازەی مانچستەر ڕۆناڵدۆی ناوێت بەڕای من پێویستە ماگوار دەربکات چونکە زۆر خراپە و ئاسی بەرگریکار یانێکی وایە بێت کاپنیش بێت بەڕاستی کارەساتە. وەڵا وەکوی بڵێ ڕۆناڵدۆی ناوێ تقریبان بە شێوازی یاریکردنیا وا دەردەکەوێت کە ڕانجنیک زۆر ڕۆناڵدۆی نەوێ، بەڵام ئەو کێشەیە ڕابردوش من پێشتری ژاماژەم پێکرد نەڕاگەاندنەکانی ئینگلتەرا لە یاری مانچستەر سیتیا پاڵپشتیەوەیان کرد کە ڕانجنیک ڕۆناڵدۆی دوورخسی بێتەوانێ وەنە لامان کادا ئەوە دووپاتکرایوانێ کە ڕۆناڵدۆ کە زانی بێتی لەسەر کورسیە دەگا بڕیاری بەشداری نەکردنی لە یارەکەدا بێ. واتە شتەکانی نێو مانچستەر یونایتد هێشتا هەمووی ئاڵۆزن. مانچستەر یونایتد لە بارودۆخێکی زۆر ئاڵۆزدا لە دوای ڕۆشتنی فەرگسۆنەوانێ ئەم تیپە هێمنی باڵی بەسەردانێ کێشاوەتەوە. ئەم تیپە زۆر کەس دەستەخەنە نێو کاروبارەکان ئەم تیپەوە بە خودی فەرگسۆن خۆشیێوانێ. ینی مانچستەر یونایتد لەگەڵ بنەماڵی گلایزلەرا بەرەو لێ شێواوەیەکی زۆر ڕۆشتون. ئەوە دەردەکەوێت کە ڕانجنیک ئەم مۆرزە کۆتایی پێبێنێ ئایا ڕانەری داهاتوو چۆنە بێ، ئایا ڕانجنیک پۆستەکە وەردەگرێ، ئایا یاریزانەکان بەچی بەرداوامە، چونکە ئێستا مانچستەر یونایتد کێشەی یاریزانەکانیشیە، ینی کێشەیەکی زۆر لە نێوان یاریزانەکانە لەوەی کەم دەرفەتی یاریکردنی نیە، لەوەی کە و گرێبەسی بۆ نوێ ناکرێتەوە، لەوەی کە و بەردەوام یاریەکە لەوەی ئەو کە پشتگوێ خراوە. ینی کۆمەڵی کێشە بەرۆکی مانچستەر یونایتدی گرتووە لەوەی ماگوار بەردەوام هەڵاکا بەڵام هەرکاپتن و یاریزانی سەرەکی مانچستەر یونایتدە لەوەی ڕۆناڵدۆ بەشێک بڕوان وایە کە ڕۆناڵدۆ نەیتوانیوە خزمەتی مانچستەر یونایتد بکا پاشگەڕانەوەی، بەڵام نابێ ئەوە بێویژدارانەیە لە بەرەوەی ڕیکۆردەکانی ڕۆناڵدۆ یاخود ئەکتیڤی ڕۆناڵدۆ بە مانچستەر یونایتد ئەوەی سەرمانوە کە ڕۆناڵدۆ بەرپرسیاری یەکەمی ئەنجامی خراپی مانچستەر یونایتد نییە، بەڵکو ڕۆناڵدۆ گەر بەرپرسیارەتی خراپی ئەنجامیشی بەربکەوێت دەکەوێتەوە یاریزانەکانی هەشتەم و نۆیەم بۆی کە بەرپرسیارەتی ئەنجامی دەرکەوێت. بەڵام ئەوە ڕانەرەکە لە کۆتاییا بڕیارەیە تا چەند ڕۆناڵدۆ خزمەتی بە پلانەکەی کردووە تا چەند یاریزانەکانی دیکە خزمەتی بە پلانەکەیان کردووە. لەبەرەوە بارودۆخی مانچستەر یونایتد بارودۆخێکی زۆر ئاڵۆزە. یارەکانی ئەمڕۆی خولی لیگەی ئیسپانی کاژمێر سێ یانەی قادش میوانداری لایەنی ڕیال بیتس دەکا کە ئەوەی گرنگە بۆ قادش هەوڵدانێتی بۆمانەوە ئەوی بۆ ڕیال بیتسیش گرنگە بەشداریکردنێتی لەیەکێک لە پاڵانتی ئەوروپیەکان کە ریال بیتس هێشتا لە ڕکابەریەوە ماوە بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکات دەگەرچی ڕکابەرەکەی بەرەو قورسی و قورستر هەنگاوێت بۆ ئەوەی کە بە ڕێژەیەکی زۆر بۆ ریال مەدرید و بەرشەلۆنە و ئیشبیلیە و ئەتلێتیکۆ مەدرید ئەم ڕکابەری یەکلابەتەوە، بەڵام هێشتا ریال بیتسیش لە ڕکابەرەکەیان ماوە. سەرکەوتنەکانی سوودوەرگرتن لە شکستی بەرامبەرەکان بێگومان دەیگەێنێتە ئامانجەکەی. ڕوبەڕووبوونەوەی مارکا و ئەتلێتیکۆ مەدرید بیرمان نەچێ هەموو سەرنجی ئەتلێتیکۆ مەدرید لە ڕکابەری بردنەوەی نازناوی لیگانیە. ئەتلێتیکۆ مەدرید لە لیگادا تەنها لە ڕکابەریەوەدا بگات بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. ئەرکی سیمیۆنی لە یاری ڕوبەڕووبوونەوەی ڕیال مایۆرکانیە نەخێر. ئەرکی سیمیۆنی ئامادەکردنی تیپەکەیەتی ماندوونەکردنی تیپەکەتێتی بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی لە چامپیۆنز لیگ هەر لە مەفتەیە کە لە یاری گەڕانەوە لە یاریگای واندا میترۆپۆلیتانۆ میوانداری لایەنی مانچستەر سیتی دەکەنەوە پاژۆ یاریچوونیان بە گۆڵێکی بێوەڵام دۆڕانەوە. ئەتلێتیکۆ مەدرید دەیەوێت دەرفەتی گەڕانەوەی چامپیۆنز لیگی بەکار بخات. لەبەرەوە من پێتان دەڵێم ئەتلێتیکۆ مەدرید سەرنجی لەسەر ڕوبەڕووبوونەوەی مایۆرکانیە. ئێستا هەموو ئەتلێتیکۆ مەدرید و سیمیۆنی و هاندەرانی ئەویانەیە سەرنجیان لەو میوانداریکردنەیە کە لە یاریگای واندا میترۆپۆلیتانۆ لە ڕۆژی چوارشەمەی داهاتوو بۆ یانەی مانچستەر سیتی و تیپەکەی گواردیۆلای دەکەن. ڤیاریال و ئەتلێتیک بلباو بە هەمان شێوە ڤیاریالێکێکە لەو تیپانەی کە ڕکابەری بە پاڵەوانێتی ئەوروپیەکان دەکات وە پلەی حوتەمیە لە لالیگا. ڕوبەڕی ئەتلێتیک بلباو دەبێتەوە کە ئەتلێتیک بلباو بە ڕێژەیەک ینی ئەو ڕکابەریە توندەی نییە لەگەڵیانە. هەمان ئەرکی ئەتلێتیکۆ مەدرید لەبەردەم ڤیاریالە، بەڵام ئۆنای ئێمری لە خولی لیگەی ئیسپانیش لە هەوڵداندایە. لەبەرەوەی بیرمان نەچێ ئۆنای ئێمری ئەو زەمانەتەی نییە بۆ گەیشتن بە چامپیۆنز لیگ یاخود بە خولی ئەوروپی یۆرۆلیگی وەرزی داهاتووش کە ئەتلێتیکۆ مەدرید هەیەی. لەبەرەوە ناچارە ئۆنای ئێمری گرنگی بە ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیک بلباویش بە و لە هەمان کاتدا یاریەکی گرنگی دیکەش چاوەڕێی دەکات لە ڕۆژی سێشەمە کە ئەویش ڕوبەڕووبوونەوەی یانەی باێرن میونخە لەسەر یاریگای ئالیانز ئەرینا بیرمان نەچێت
ڤیاریال یاریچوونی لە بار بدۆتەوە لەبەرەوە پێویستی بە کەمترین ماندووبوون و سەرکەوتنە لە میارەدا تاوی بە باشترین شێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی بایر مونیخ ئامادە بێ. کۆتا ڕوبەڕووبوونەوەی ئەم شەو لە ئیسپانیادا ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید و خیتافیە کە ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید و خیتافی ئەم یاریە بۆ ڕیال مەدرید گرنگێکی یەکجار زۆریە. گرنگی ڕیال مەدرید بە سەرکەوتنی بە ڕێژەی لە 160 خۆی لە بردەوەی نازناوی لیگەی ئیسپانی تاو نزیک دەکاتەوە. بردنەوەی خیتافی لە دێربی مەدرید زۆر گرنگە بۆ یانەی ڕیال مەدرید تاوی بتوانێت زیاتر و زیاتر لە بەدەستهێنانی نازناوی خولی لیگەی ئیسپانی نزیک بێتەوە. بیریشمان نەچێ ڕیال مەدرید ئارامی باڵی کێشاوە بە سەریان. من باسی ئەوم کرد کە پاش یاری کلاسیکۆ زۆر گرنگە بۆ ئەنچیلۆتی کە ئەم تیپەی چۆن هێور دەکاتەوە، چونکە بە دوور نەبوو ئەگەر ئەو وەستانی هەڵبژاردانە بە دوایان نەهاتایە ڕیال مەدرید دابڕوخایە. ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگی ژیاری یەکەم باجێکی قورسی بەرامبەر بە چێلسی بە و لە هەمان کاتیشدا لە خولی لیگەی ئیسپانیش باجێکی قورسی بدا گەریارەکان بەردەوام بووە و دەرفەتی ڕکابی ڕاستەقینەی بدایەتەوە بەرشۆنەوە ئەتلێتیکۆ مەدرید. بەڵام ئەنچیلۆتی زیرەکانە مامەڵەی کرد سوودی لەو بارودۆخە وەرگرت کە یاریوەستانی هەڵبژاردەکانی بەسەردا هاو و بە ئاسانی شکستی یاری کلاسیکۆ لە بیر کرا. سەرکەوتنێکی زەحمەتیان بەرامبەر بە سێلتا ڤیگۆ تۆمار کرد، بەڵام سێلتا ڤیگۆ یەکێکە لەو تیپە بێزانەی کە لەسەر یاریگای پالایدۆس ئاستێکی ناوازە پێشکەش دەکات. بەڵام لە نێو ستانفۆرد بریج سەرکەوتنێکی گەوریان بەسەر چێلسیدا تۆمار کرد. کەوابێمەی سلمێنێ کە بارودۆخی ڕیال مەدرید بارودۆخێکی ئارامە. یاریزانەکان ئانچیلۆتی پاشگەڕانەوەی گاریسپێڵ لە کۆنگری ڕۆژنامەنووسی پێش یاری خیتافیا باس لەوە دەکات کە گاریسبێڵ گەڕاوەتەوە و ئاستە ناوازەی بەرامبەر وێڵز لەگەڵ وێڵزا پێشکەشی کردووە. ئەمە دەرفەتی دەداتەوە بگاتەوە یاریکردن لەگەڵ ئێمەدا. کەوابێ ڕیال مەدرید لە بارودۆخێکی ئارامە، لە بارودۆخێکی زۆر باشدایە و دەیەوێت سەرکەوتن بەسەر خیتافیدا تۆمارکە کە خیتافی تا ڕادێکی زۆر لە ناوچەی سووری داوەزین دوورکەوتوتەوە و بە سەرکەوتنیشی لە میارەدا ڕیال مەدرید بە ئەگەرێکی زۆر نازناوی لالیگا یەکلات دەکاتەوانەیە کە وەکو باسم کە ڕێژەی لە 160 ئەوەی کە دەمێنێتەوە بۆ ڕیال مەدرید دوو یاری گرنگ دەبێت. ڕوبەڕووبوونەوەی ئیشبیلیا لە دەرەوەی یاریگای خۆی لە هەفتەی داهاتووتر، ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید لە دەرەوەی یاریگای خۆی. کاگارۆ پاشاڵی ڕیال تا چەند نازناوی لالیگای مسۆگەر کردیە. من پێ دەڵێم ئەگەر ڕیال مەدرید یاری ئیشبیلیەوە ئەتلێتیکۆ مەدریدیش بە شکست نەیەتە دەرەوانێت کە بە ڕێژێکی ئەگەر ئەو دویارێ شکست بێنێ ڕیال مەدرید هێشتا بردنەوەی نازناوی لالیگای گەوێتەوە دەستی خۆی، چونکە ڕیال مەدرید بەرشەلۆنەوە ئەتلێتیکۆ مەدرید هەتا کۆتا هەفتە هەموو یاریەکانی خۆیان نابەنەوانێ. ئەوانیش لە یاریەکە یەکسانبوونە یاخود شکست تێردێنن. بەڵام ئەگەر ڕیال مەدرید من پێتان دەڵێم ئەو یاری ئەتلێتیکۆ مەدرید و ئیشبیلیە بە نەبردنەوەش بە یەکسانبوون بێتە دەرەوانێ، ئەوە نازناوی خولی لالیگای ئیسپانی بۆ خۆی مسۆگەر کردووە. دەچمە ئیتالیا کەوەی لە ئیتالیا گرنگە دوو یاریە. کاژمێر چوارین پۆلی و سپیزیاکامە یاریمانەوەیە، هەریانەیەکیان بە سەرکەوتنیان لەمەردا بە ڕێژێکی زۆر سەردەکەونە ناوەڕاستی ڕزمەندی خولی ئیتالی و خۆیان لە ناوچەی سووری داوەزین دووردەخەنەوە. ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەند میوانداریکردنی ئینتەر میلان دەبێت بۆ هیلاز ڤیرۆنە. ئەگەر ئینتەر میلان لەم یاریەدا سەرکەوتن بێنێت جارێکی تر دەگەڕێتەوە پێشەک. ئینتەر میلان ینی ڕکابەرەکە بۆ جۆرەی لاتۆ لە خولیانەکانی ئیتالیا، ئینتەر میلان جارێکی تر دەگەڕێتەوە پێشەنگ بۆی کە ڕکابەری میلان و ناپۆلی بکە. ئەمە بیرمان نەچێت ئینتەر میلان یاریی دواخرای ماوە بەرامبەر بە بۆلۆنیا کە بە ئەگەرێکی زۆر ینی ئینتەر هەوڵی سەرکەوتن دەدا لە یاریدا. بۆیە ڕکابەری پێشەنگ بۆ ئینتەر زۆر گرنگە. ئەوەی بۆ ئینتەر گرنگە سەرکەوتنێتی لە میارەدا پاژە و سەرکەوتنە گرنگەی بەسەر یۆڤانتۆسا لە هەفتەی ڕابردوو تۆماری کرد. گرنگێکی زۆریە بۆ ئینتەر میلان بتوانێت سەرکەوتن تۆمارکە، بەڵام نابێ وەلایەتکەین. هیلاس ڤیرۆنا یەکێکە لە هەرە تیپە گیرەکان کە تێبگەن لە واتای گیر لە خولی ئیتالیا کۆمەڵی تیپ هەن گیرن بەوەی کە پێچاوانەی پلانی یاریکردنی تۆ یاریەکەن. خاڵی ینی پلان ڤیرۆنایەکە لەو تیپانەی پلانێکی هێرشبەری بەهێز جێبەجێکە لە کاتێکە هێرشبەری ناوازەی پێ نییە. پلانێکی ناوەندی تون جێبەجێ دەکات لە کاتێکا ناوەندی زۆر باشی پێ نییە. یعنی ڤیرۆنا هیلاس ڤیرۆنا لە پاژەوە یۆریچ لە ماوەی ڕابردووەرکی ڕانەراتی و تیپەی گرتە دەستەوە پاش ڕۆشتنیشی هێشتا هیلاس ڤیرۆنا
لەسەر ڕیتمی یاریکردنی خۆی بەردەوامە و یەکێکە لەو تیپانەی کە زۆرترین گورزی لایەنە گەورەکانی ئیتالیا وەشانوە لە زۆرترین یاریدا ئەنجامی نەخوازراوە بەرامبەر یانەکانی ئیتالیا دەستەبەرەکە. بۆیە مامەڵەکردنی سیمۆنی ئینزاگی لەم یاریەدا زۆر گرنگە کە ئینتەر میلان لەسەر ڕێچکەی سەرکەوتنەکانی بێڵێتەوە وەک چۆن لە ناوەڕاستی وەرزەکەیە لێشاوێک سەرکەوتنی بۆ ئینتەر میلان دەستەبەر کرد. زۆر گرنگە لەم یاریەشدا سیمیۆنی بۆ لە پێناو ڕکابەریکردن لەسەر نازناوی خولی ئیتالی درێژە بە سەرکەوتنەکانی بدات، بەڵام یاریکردنی ئەمشەی بەرامبەری لاس ڤیرۆنا یاریکی زەحمەت و قورس دەبێت. کۆتایی کە دەمەوێت قسەی لەسەر بکەم ڕوبەڕووبوونەوەی نێوان هەردوویانەی کالیاری یۆڤانتۆسە، تیپەکەی مانزاری و تیپەکەی ماسیمیلانۆ ئەلێگری ڕوبەڕوو یەک دەبنەوانێ. کالیاری شەڕیمانەوە دەکات لە خولیانەکانی ئیتالیا و پێویستێکی زۆری بە سەرکەوتنە لە مێرەداوە لە ماوەی ڕابردووش لە یارەکانی ڕابردووی کالیاری زۆر هەوڵی داوە زۆرترین جار خۆی لە شکست پارێزەوە و شکستانشی کە بەسەری هاتووە جیاوازێکی گۆڵی زۆر نەبووە، تەنها جیاوازی گۆڵێ بووە کە کالیاری شکستی بەسەرات بێ. لەبەرەوە کالیاری هەموو هەوڵێکی بۆمانەوەی لە مەرزەی خولیانەکانی ئیتالیا. لە بەرامبەردا یۆڤانتۆس و تیپەکەی ماسیمیلانۆ ئەلێگری پاشکستیان لە بەرامبەر ئینتەر میلان لە هەفتەی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر لە ڕکابەریکردنی نازناوی خولیانەکانی ئیتالیا دوورکەوتونەوە، چونکە ئێستا جیاوازی یۆڤانتۆس لەگەڵ میلانی پێشەنگدا 8 خاڵە کە 8 خاڵ ڕێژەیەکی زۆرە. ئەمە جگە لەوەی جگە لە میلانیش یانەکانی ئینتەر میلان و ناپۆلی هەن کە ڕکابەریکردنیان 7 خاڵە جیاوازیان ئەگەر بێتونتەر یارەکەی بەرامبەر بۆڵۆنیا بەرێتوانێ ڕکابەریان 7 خاڵە لە گەڵ یانەی یۆڤانتۆسە. بۆیە بە ڕێژەیەکی زۆر یۆڤانتۆس پاشکستی یاری ئینتەر میلان لە بردنەوەی نازناوی خولی یانەکانی ئیتالیا بێهیوا بوو. ئەوەی کە گرنگە بۆ یوڤە گەیشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و ئەگەر بێت و بەم ئەنجامانە و بەم شێوازانە بەردەوام بێت یۆڤانتۆس ئەگەری چانسی گەشتنیش بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لە دەستدات، چونکە ڕۆما هەنگاو بە هەنگاو نزیک دەبێتەوە، ئەتڵەنتا هەنگاو بە هەنگاو لەم تیپە نزیکە. بۆیە ئەگەر یۆڤانتۆس لە سەرکەوتنەکانی نەگەڕێتەوە بۆ سەرکەوتنەکانی ئەوە بلیتی چامپیۆنز لیگ بۆ وەرزی داهاتوو لەدەست بدات. لە کۆتاشدا دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە شەوی ڕابردوو یانەی قووەجێویە لە دەستپێکی یارەکانی لە چامپیۆنز لیگی ئاسیا توانی سەرکەوتنێکی گرنگ بە سەریانەی جزیرەی ئیماڕاتیدا تۆمار بکات کەم سەرکەوتنە بۆ یانەی قووەجێویە دەستپێکیشی ناوازە بۆ حەکیم شاکر پێش بەشداریکردنی لە پاڵەنتەکە ئاماژەی بۆ کرد بوو کاموو هەوڵێک دەدەن کام جارە بەشداریکردنی جەویە تەنها بەشداریکردنە بێ بەڵکو گەشتن بێ بە قۆناغی داهاتوو. بۆیە جەویە سەرکەوتوو بوو لەوەی کە شکست بە پاڵەوانەکەی ئیماڕات بێنە یانەی جزیرە کامە سەرکەوتنێکی مێژووی بوو بۆ یانەی قووەجێویە دەسەبەری کرد و ڕۆژی چوارشەمەش یاری بەرامبەر ڕکابەرە هەندیەکەی ئەنجام دەدات. بێگومان سەرکەوتنەکان وای لێ دەکات کە ئەو چانسە بەدەستبێنێت کە بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ. خۆشەویستانم باربەتی هاوکارانم گەشتی شیکاری وەرزشی ئەمڕۆشم پێشکەش کردن تا سبەی لە یاری لووتکەی پرێمەر لیگ پێتان دەگەم. خواتان لەگەڵ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.